سەبارەت بە بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان و دەنگدان لە شارۆچکەی سۆران چۆن بەڕێوە ئەچێ ئێمە و بینەران بە زانیاریەکانت ئاشناکە. بەڵێ سڵاو لە تۆ و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێتن دیارە پرۆسەی هەڵبژاردن لە قەزای سۆران بەردەوامە. لە ئێستادا پرۆسەکە بەڕێوە ئەچێتن و تانی وەڕۆی ئەمڕۆ 143 هاوڵاتیان بەشداری دەنگدانیان کردووە. ئێمە کاتژمێرێک پێش ئێستا ئامارەکانیشمان وەرگرت باس لەوەکەن کەوا 155 هاوڵاتیانی قەزای سۆران بەشداریان لە دەنگدان کردووە. هەروەها لە قەزای چۆمانی بە پێو زانیاریانەی دەستێمە کەوتووە ڕێژەی دەنگدان تاوەکو نیوەڕۆ لە کۆی 21,000 کەس تەنها 7,000 کەس دەنجیان داوە. لەو وێزگەی کەوا ئێستا ئێمە تێیدا ئێمە لە قوتابخانەی شەهید عەبدوڕەحمانین تا نیوەڕۆ و ئامارەی کە وەرمان گرتبوو لە کۆی 2120 کەس تەنها 722 کەس دەنجیان داوە. ئێمە ئێستا لە کاتژمێرەکانی کۆتایی دەنگداندا نزیکە بینەوە ئەوەی گرنگەکەوە هاوڵاتیان بە گروتینەوە بەشدار بن لە پرۆسەی دەنگداندا، چکە بەڕاستی لە هەندێک شوێن هاوڵاتیان وەکو پێویست ناچن بۆ دەنگدان، بە تایبەتی وەک باسم کرد لە سنووری قەزای سۆمان کەوا ڕێژەی دەنگدان تانی وەڕۆ زۆر کەم بووە، لە کۆی 21,000 کەس تەنها 7,000 کەس دەنجیان داوە. لە کاتێک ئەمەش ڕێژەیەکی کەمە بۆیە پێویستە هاوڵاتیان لە بێن بەشدار بن لە پرۆسەی دەنگدان و نوێنەرانی ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن. لە کاتێکە ئێمە لە ماوەی ڕابردوودا ئەوەمان بینیکەوە هاوڵاتیان بەردەوام ناڕزایی ئەویان هەبوو لە دەستەڵات، بەڵام ئێستا کاتیەوە هاتووەکەوە هاوڵاتیان بەشدار بن لەو پرۆسە گرنگەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بتوانن لە داهاتوودا بۆ ماوەی 4 ساڵی داهاتوو نوێنەرانی خۆیان بۆ جارێکتر هەڵبژێرن و گۆڕانکاری لە دەستەڵات بکرێتن. بەڵێ ئەمە ئاماژەش بەوە بکەم لە چەند بنکەیەک لە قەزای سۆران دیارە سندوقی دەنگدان تێک چووە، بۆیە لەو شوێنانە دەنگدان بە شێوەی یەدەوی هەر بە شێوە کۆنەکە کارتی دەنگدان ئەخرێتە نێو سندوقی دەنگدان. بە پێو زانیاریانەی ئێمەش دەستمان کەوتووەوان باس لەوە ئەکەن کەوا ئێوارە شێوازی فەرزکردنەکەی بە جیهازی تایبەتەوە لەلایەن کۆمیسیۆنەوە بۆ ئەو سندوقانە بەکاردەهێنرێت. هەروەها بە پێو زانیاریانەی کەوا دەستیشمان کەوتووە لە چەند بنکەیەک کەوا کارتی دەنگدانی چەند کاندیدێک لەو شوێنانە بڵێن بەسەر هاوڵاتیاندا دابەشراوە بەش لە کاتێکدا پێچەوانەی ڕێنماییەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق. بەڵێ زۆر سپاس بۆ پامنێرمان ئازاد ئۆمەراوەیی لە شارۆچکەی سۆرانەوە، سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ بەڕێزان